بنەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵاوێمەتان لەبێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت ومێ دەکەم گەشتلایەکتان لە ساغ و تەندروستێکی باشتان هەبێت. لە بەرنامەی چاویگەلی کوردستانی ئەم جارەماندا باس لە ڕۆژی جیهانی خاک دەکەین هەڵبەت کە بازە ژینگە دەکەین باز لە خاک و ئاو هەوا دەکەین واتە خاگەکێکە لە پێکێنەرەکانی ژینگە. لەم ڕۆژەدا کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاکە هەڵبەت لە ئاستی زۆربەی وڵاتانی جیهاندا چەندین چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت بە بۆنی ئەم ڕۆژە بۆ شیارکردنەوەی هاوڵاتیان لە بەرامبەر ژینگەوە دەستنیشانکردن و دیاریکردنی هەندێک ڕێکاری نوێ بۆ گرنگیدان بە ژینگە و پاراستنی ژینگە. بەڵام لە هەرێمی کوردستاندا ڕەنگە لەم ڕۆژەدا کەمتر چالاکی ئەنجام بدرێت ئەگەر چالاکیش ئەنجام بدرێت زیاتر لەسەر ئاستی ناوەندە ئەکادیمیەکانن. جا ئەمڕۆ جگەلەوەی کە باز لە ڕۆژەکە دەکەین لە هەمان کاتیژە باز لەوە دەکەین کە گرنگی و تایبەتمەندیەکانی خاک چین و ئەو مەترسیانە چین کە کاریگەری هەیە و مەترسی هەیە لەسەر خاکی هەرێمی کوردستان و عێراق مەترسیەکان چین و هۆکارەکانی لە ناوچوونی خاک هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە. لە ماوەی ڕابردوودا زۆر باز لەوە دەکرا کە خاکی عێراق و هەرێمی کوردستانیش ڕێژەیەکی زۆری بە بیابان بووە. ئامارەکانیش هەتا دێڕوو لە زیادبوونە چی بکرێت هەنگاوەکان چین بۆەوەی کە بتوانن ڕوبەڕووی ئەم حاڵەتی یاخود ئەم دیاردەی بە بیابان بوونە ببنەوە و چۆن و چی بکرێت بۆەوەی کە گرنگی بە خاک بدرێت خاک بپارێزرێت وە شێوەیەکی گشتی گرنگی بە ژینگە بدرێت. ئەمە بابەتی سەرەکی ئەم ڕۆمانە گفتوگۆ لەسەر بابەتەکە دەکەین لەگەڵ هەریەکە لە بەڕێزان ئەندازیار تاریق تاها کە بەڕێزیان بەرپرسی هۆبەی کارگێڕی خاک و ئاون لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکک و بەشەیەکی ڕاستەوخۆ لە کەرککۆ لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت. دکتۆر باست بورهان کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و پسپۆڕی خاک و ژینگەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجۆ لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت. سەرەتا دەچینە گرافیک هەندێک ئامار و زانیاری دەخینە ڕوو دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. لە ڕۆژی جیهانی خاکدا خاک شوێنی دەستپێکردنی خۆراکە خاک بنەمای خۆراکی تەندروست و ژینگەیەکی باشترە لە سەدا 95 خۆراکمان لە خاکەوە بەدەست دەهێنین و 18 مادەی پێویست هەیە بۆ گەشەی ڕۆک و خاک 15یان بەرهەم دەهێنێت. لە گرافیکی دواتردا بۆ پڕکردنەوەی پێداویستی خۆراکی لە جیهاندا لە ساڵی 2050 بەرهەمی کشتتوکاڵی لە بەڕێژی لە 60 زیاد بکرێت و دەتوانرێت لە 158 بەرهەم بهێنرێت بە پاراستنی خاک. سەرەتا دەچینە لای دکتۆر باست. دکتۆریان سڵاو لێبێت بەیانیت باش سواس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکە. پێم خۆشە سەرەتا بە گرنگی و تایبەتمەندیەکانی خاک دەست پێ بکەین هەڵبەت لە گرافیکەکەدا هەندێک لە تایبەتمەندیەکانی باسکرا بەڵام پێم خۆشە بەڕێستان وەکو پسپۆڕێکی بواری خاک و ژینگە ورتر پێمان بڵێن گرنگی و تایبەتمەندیەکانی خاک چی لە ژینگەدا و چه گرنگیەکی هەیە بۆ بوونەوەرەکان. سڵاو لەوێ بەڕێزیش و بینەرە خۆشەویستەکانتان لە کەناڵی گەلی کوردستان وەسپاس بۆ ئێوەش بۆ گرنگیدان بەم تەوەرە. سەرەتا باس لەوە بکەین کە پێناسەکی زۆر بچووکی خاک چییە بەڕاستی؟ خاک هەر ئەو مێدیا یا ئەو مادە زۆر گرنگەیە کە وەکو ئیشارەتان پێکرد لە پشت لە گرافیکەکانە ئەوەیە کە بەشێکی زۆر سەرەکی ژینگە یا ئەو شوێنی ژیانی ئێمەیە. خاک ئەوەیە کە سەرەتا بڵین ملیۆنها ساڵەوە پێش بوونی نەبووە دوای ئەوەی کە ئەرز گۆڕانکاری بەسەرایەت بە هەوابوون و ڕوودەدات دوای سەرماگەرمایەکی زۆر دوای هەزاران هەزار ساڵ ئەو خاقی کە ئێستا ئێمە ئەیبینین بەرهەم دێت لە سروشتی ئێمەیە. خاک یەکەم جار ئەتوانین بڵین تەنها بنەمای سەرەکی حیات و ژیانە لەگەڵ ئاو و لەگەڵ هەوا کە ژیان پێک دەهێنێت. بەرحەڵەوانەیە ساڵەهایەکی ساڵ وەکو و کەسانەی کە فەلاحێک یان کەسێکی جوتیارێک کەسێکی ئاسایی خاک بەس وەکو بنەمایەک سەیرەکەن کە لەسەری بۆ نمونە بیناکانی خۆیان بکەن یان بە زراعەت و کشتتوکاڵێ بکەن. بەڵام خاک بێ ئەوەی کە بزانین ڕۆشتە ناو جومگە یا بچووکترین جومگەکانی ژیانی ئێمەوە لە هەموو ژیانمانە هەیە هەم بە لایەنە باشەکانی و هەم بە لایەنە خراپەکانی. بەڵام لایەنە خراپەکان ئەوەیە کە ئێمە خۆمان خراپی ئەکەین. دەتوانین بینە سەرەوە کە هەموو ئەو شتانێک کە لە لەشی مرۆڤ هەیە هەموو ئەو شتانێک کە لە سروشتا هەیە سەرچاوەکان لە خاکەوە هاتووە. بۆ نمونە ئێمە
ئێمە وەکو خاکناسەکان خاک وەکو بوونەوەرێکی زیندوو سەیرەکەین و بەڕاستی زیندووشە توانین دوای لەسەری بدوێن کە بۆچی خاک بوونەوەرێکی زیندووە. بەڵێ زۆر باشە دەست خۆش دکتۆر دەچینە لای کاک تاریق کە بەشێکی ڕاستەوخۆ لە کەرکووکۆ لەگەڵی مەدامادەیە. کاک تاریق سڵاو لێ بێت بانیت باش سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکە. دکتۆر باست زۆر بە وردی ئاماژەی بە خاکدا باسی پێناسی یاخودناسانێکی بۆ خاکە، بەڵام پێم خۆشە لە بەڕێستان بپرسم کە هەڵبەت ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی خاکە ئاماژەمە بە ناساندنەکەی خاکیشدا، بەڵام ئایا خاک چ جیاوازیەکی هەیە لەگەڵ زەویدا؟ زۆر سپاس چنوورخان بەیانیت باش. بەڵێ جیاوازی نێوان خاک و زەوی. خاک ئەو بەشەیە لە زەوی، ینی زەوی بڵین هەموو گۆی زەوی ئەگرێتەوە، بەڵام خاک ئەو بەشەی سەرەوەیە کە لە 30 سانتیمەوە بۆ مەترێک یان بۆ مەترونیەک بە پێی پێناسەکان جیاوازە. ئەو بەشەی کە پێوترێ ئۆرگانیک، ئەو تۆکڵی زەوی کە پێوترێ ئۆرگانیک، زیاتر گیانەوەرەکان دەسەر لەناو ئەو بەشەیە ئەژین لە زەوی و زۆربەی ژیانی سەر زەوی ئەو بەشەی خاکەیە کە دابینیەکە، ئەو بەشەیە لە خاک، ئەو بەشە ئۆرگانیکەیە لە خاک ژیانی سەر زەوی دابینەکە. بەڵێ باشە. ئەگەر لەو ڕوانێک کە جەنابتان ئەندازیارێکی کشتتوکاڵین و بە تایبەت لە بواری کشتتوکاڵیدا ئەگەر بازە تایبەتمەندیەکانی خاکوین لە بواری کشتتوکاڵیدا چ تایبەتمەندیەکی هەیە؟ بەڵێ تایبەتمەندی خاکەوەیە کەوا زۆربەی زۆری یان ئەگەر بڵین هەر هەموو خۆراکێک کە ئینسان پێداویستی پێ لە ژیانی خۆیە لەو بەشە ئۆرگانیکەی خاکەوە بەدەستمانەکەوێ. ئەجا چ لە ڕووی ئەوەی کەوا ڕاستەوخۆ ئێمە بەکاری بێنین بۆ خواردن وەکو ڕۆکەکان یانەوە تا ئاژەڵەکان لەسەری لەوەڕیان هەبێت و ئێمە جاریشکە بینەوە ئاژەڵەکان بەکاربێنین وەکو خۆراک. اینجا لە هەردوو بوارەوە ئێمە ڕاستەوخۆ پێداویستی بەشەر بۆ خۆراک لە خاکەوە ئەبێ. ئەو بەروبوومەی خاکێتی ئەکرێ بە خواردن بۆ بەشەر. بەڵێ زۆر باشە. بچینەوە لای دکتۆر باست. دکتۆر باست لە گرافیکەکان ئاماژە بەوە درابوو کە بۆ پڕکردنەوەی پێداویستی خۆراکی لە جیهاندا تا ساڵی 2050 بەرهەمی کشتتوکاڵی بە ڕێژەی لە 60 دەبێت زیاد بکرێت، ئەویش بە پاراستنی خاک. کەواتە خاک چۆن دەپارێزرێت یاخود پێویستە چی بکرێت بۆی کە خاک بپارێزرێت؟ بەڵێ پرسیارێکی زۆر گرنگە، بەڵام لەوانێت جوابێکی زۆر بەربڵاوی هەبێت ئەو پرسیارە، بەڵام ئەگەر تۆزە کورتیکەینەوە ئەوەیە کە ئێمە لەکەیەوە زەختکردن لەسەر خاک دروست بوو کە ئەو فشارێکە لەسەر خاکە و بڵێن خراپبوونی خاکیان پیسبوونی خاک دەست پێکا لەو کاتەیە کە پێویستی بە خاک زۆرتر ئەبێ. هەروە کەزان ئێستا دانیشتوانی عالم 8 ملیاری تێپەڕاندووە، لەوانەیە بۆچی 100 ساڵ لەوان پێش پیسبوونی خاکمان نەبوو، کێشەیەکمان نەبوو، لەبەرەوەی کە ئەو کاتە دانیشتوانی زەوی ئەوە نەکەم بوو کە پێویست نائەکرا کە تۆ جوتیارێک یان فەلاحەتێکی زۆر یا زەراعەتێکی زۆر بکرێت. ئێستا کە پێویستی زۆرە کەوا بوو وڵاتەکان بەرەو سەنعەتی ڕۆیشتون و زۆرترین بەکارهێنەرانی خاک هەیە لەسەر کوڕی ئەرزا بڵێن، ئەمەیە کە ئێمە پێویستیمان بە خۆراک زۆرە. هەرە و ئەعلامی ئەمساڵ دروشمی ئەمساڵ 2022 ڕۆژی جیهانی خاک ئەوەیە کە خاک ئەو شوێنەی کە خۆراک دەست پێ دەکە، کەوا بوو ئێمە ئێستا گرنگترین شت کە سەیری خاکەکەین وەکو سەرچاوێکی خۆراک سەیرەکەین لەبەر سەرچاوی کشتتوکاڵە. لێرەیە لەبەر ئەوەی کە پێداویستی ئێمە زۆر بووە بۆ خاک لەم ساڵانە ئەخیرا، پاراستنیەتە پێشەوە. پاراستن ئەوەیە کە لە دوو ڕۆتوانین سەیری بکەین. یەک ئەوەی کە پیسی نەکەین بیپارێزین لە چ ڕێکەوە، ئەوەی کە ئەو شتانێک ئەبێتە هۆی پیسبوونی خاک ئێمە کەمیکەینەوە بە زمانێکێکە زۆر سادەوە نائاکەدین باسی بکەین، ئەوەیە کە جوتیارێک بەو شێوەیە کە بەحسابی خۆی زراعەت ئەکات لەبەرەوەی کە هۆشیاری تاک لە ئاستی ئێمەیە کەمە لەوانێت لە ئاستی کۆمەڵگای ئێمەیە بە ڕێژەیەکی زۆر خراپ سەمات بەکاربێنێت، بە ڕێژەیەکی زۆر خراپ زیاتر لە حەدی خۆی سەمات بەکاربێنێت، یان دەرمانی خەڵاتچۆکەری حەشەرەکان یا دەرمانی نەخۆشینەکان بەکاربێنێت، پێستیساید و هەربیساید بەکاربێنێت، ویا لە ڕوویەکی ترۆ بەهۆی خراپ بەڕێوەبردن یان کارگێڕی خراپی زەویە کشتتوکاڵیەکانمان ببێتە هۆی بە فیڕۆچوونی خودی خاکەکە. بۆ نمونە کێڵاندنی خاک بە شێوەیەکی نادروست یان چەند هەموو ساڵێک کردنەوەی یەک بەرهەم لە شوێنێکی زراعیە
یا بۆ نمونە لەم ساڵانی ئەخیرا نەبوونی ئاو هەموو ئەمانە ئەگەر کاریگەڕێکی خراپی خاک بەکاربهێنێت بێتە هۆی ئەوەی کە لافاو یان ڕاماڵینی خاک ڕووی بدا کە ئەو خاکەی کە ساڵەهای ساڵ خەرجی تیاکرا و سەمادی پێ زیاد کراوە خاکێکی بەپیتە بەجارە لە دەست بڕوا بە لافاوێکی زۆر سادە هەروە کەزان دروستکردنی 1 سانتیمەتری خاک 300 ساڵ کاتی ئەوێ بەهۆی کارگێڕێکی خراپی خاکەوە کە کاتە 20 سانتیمی خاک لە لاوەچە بە لافاەگەڕوا 6,000 ساڵ پێویستە تا ئەو 20 سانتیمە خاکە بێتەوە کابوو تەمەنی ئەمە مرۆڤ قەت چاوەڕێ ئەوە ناکات کە ئەو دروست بێتەوە و ئەبێتە هۆی ئەو شتێک کە لە بیدایەتی بەرنامەکە باسان پێکە بە بیابان بوون کە لە وڵاتانی ئەمە ئێستا چەند ساڵێک گیرمان خوارە بەدەستیەوە کەوابوو ئەگەر کورتی کەینەوە پاراستن لەلایەکەوە و پیسنەکردنی خاک لەلایەکەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە بمانەوێ بڵین ئەو لە سەدا چەندە ناتوانین بڵێن لە سەدا 50 یا 60 ئەو ڕێژەیە کە پێویستە بەهۆی پاراستنی خاک و لە ناونەبردننی خاکەوە ئەو بەرهەمە خۆراکیانە زیاد بکەین کە لەم ساڵانی ئەخیریشە پەنا بەوە براوە کە بۆ نمونە لەوانەیە زراعەتکردن بە بێ خاک بەڵام بەرحاڵ ئەوەش هایدرۆپۆنیکی ئەو ڕێژە تازانەی کە بەکاری ئەو ڕێگە تازانە بەڵام ڕێژەیەکی زۆر کەمی خۆراکی عالەمە چون لە وڵاتانی ناپێشکەوتووە ئێمە شتیوامان نییە بەرحاڵ سەرچاوەکە تا ئێستش کە 2022 هەر خاکە. دواتر باسەوە دەکەین دکتۆر کە هۆکارەکانی پیسبوونی خاکچین بەڵام لە قسەکان داماژەت بەوەدا کە کارگێڕی بەڕێوەبردننی خاک بە شێوەیەکی گشتی بەڵام ئەگەر بیهێنینە سەر هەرێمی کوردستان و عێراق بە دیاریکراوی هەرێمی کوردستان ئێمە کارگێڕی بەڕێوەبردننی خاکمان چۆنە؟ ڕاستیەکە توانین بڵێ لەم چەند ساڵای ئەخیرا چۆن تۆزە گرنگی بە ژینگە دراوە و خاک و ئاویش بەشێکی گرنگ لە ژینگەیەکەوە بوو تۆزە ئیشی تیاکراوە بەڵام بەڕاستی لە ئاستی وەشاری تاکە ئەتوانم بڵێن زۆر زعیفین لەبەرەوەی کە لە وڵاتان لەوانەیە و کەسانی کە کشت و کاڵەکەن کەسانە بن کە ئاکادمی تۆزە شتێکیان خوێندووە یعنی بڵێن بە ئاکادمی کشت و کاڵ ئەکرێت ئەمە لایەنێکەوە بوو ئەو کەسی کە کشت و کاڵ ئەکا یەکەم کەسی بەرپرسی کارگێڕی خاکی خۆیەتی لە لادەکانی ئەمە کەسێک نییە کە بەداخەوە خوێنەواریەکی ئەو توی هەبێت لە ڕووی ئاکادمیەوە شتێکەکە بە بنەچە بۆی ماوەتەوە لە باوکو و باپیرانیەوە بە کشت و کاڵەوە ئەم کەسە کەسێکە کە مەسئولی کارگەڕی بەڕێوەبردننی خاکەکەی خۆیەتی کە ئەمە یەک دوو ئێتۆ بۆ ئاستی حکوومەت یا بەرپرسی کشت و کاڵی ئێمە ئەوەش بەداخەوە پلان لە هەموو وڵاتێکە شتێکی زۆر گرنگە ناتوانین بڵێن پلانمان نییە بەڵام پلاندارانمان زۆر زعیفە ئەوەیە کە ئەبێ ئەو کەسانێک کە لە ئاستی سەرەوەن پلان داهێن پلانێدا بنێن بۆ 5 ساڵ بۆ 20 ساڵی داهاتووی کشت و کاڵی خۆیان چەند ساڵێکە تۆزە ئیش خەریک ئەکرێ بەڵام زۆر زعیفە ئەوەیە کە پلانەکە بگاتە ئەو براجوتیارە ئەو کەسە کشت و کاڵکەڕی کە لادێکایە تا کاتێکە لە بەڕێبەراتی کشت و کاڵەکان بمێنێت تا کاتێکە لە ئاستی پلان و لە وەزارەتەکان بمێنێتەوە نەگاتە کەسی خۆی بەڕاستی ئەتوانین بڵێن ئەو پلان نەگەشتە مەبەست ئێستاش ئەو بینەمان ئێمە فراغمان لە کەسێکایە کە پلان دانێت لە وەزارەتی کشت و کاڵ و ئەو کەسەیە کە ئەبێ پێی بگا کە برایەکی جوتیارە لەو بینە فراغمان لە ڕاگەیاندنەکە فراغمان هەیە کە ناگاتە شوێنی مەبەست و ئەمەش ئەوەیە لایەکی ترۆ و یاساکە لە وڵاتان وەکو بڵێ غرامەیەکی کەس ناتوانێت ساحەبی ئەبەدی زەوێکی کشت و کاڵی بێت بۆ نمونە کۆمپانیای کەسێک زەوێکی کشت و کاڵی شوێنێک بەڕێو ئەبات ئەگەر کەسەکە لە چەند ساڵان نەیتوانی ئەو بەرهەمە بەکاربێنێ لی وەرەگیرێتەوە یا غرامەیەک کرێکە کەسەکەش بەرپرس بێت لەوەی کە چۆن ئەو خاکە یا ئەو خاکە خراپ بەکارەهێنێت چون ئەم کەسە دوایەوە کە تەمای لە ژیان نەما بەرپرسی خاکەکی خۆی نامێنێت بەڵام خاکەین هەزاران ساڵ چەندین نەوە دوای خۆیەتی کەوا بوو ئەو کەسەی بەڕاستی بەرپرسیار بێت لەو پیسکەری خاکە لەو بەڕێوەبردنە خراپەی ئەو خاکەی کە خۆی ئێستا لەسەرەتی. بەڵێ باشە دەست خۆش دکتۆر با بچینە لای کاک تاریخ بەڕێستان هەمووکو لایەنێکی پەیوەندیدارە وەکو ئەندازیارێکی کشت و کاڵی کارگێڕی بەڕێوەبردننی خاک بە شێوەیەکی گشتی چۆن دەبین و پلانەکان بۆ بەڕێوەبردننی خاک لە هەرێمی کوردستان و تەنانەت لەسەر ئاستی عێراقیش بە شێوەیەکی گشتی چی دەبێت هەمان پرسیاری دکتۆرە ئاڕاستی بەڕێزیشتی دەکەم زان وەڵامی بەڕێستان چی دەبێت لەو بارەیەوە؟ بەڵێ بەڕاستی ئێمە لەسەر ئاستی عێراق بەشێکمان هەیە قسمێک پێ ئەوترێ قسم ئیدارەت ئەلمیاه وەتوربە کە لە هەموو شارێکی عێراقا هۆبەیەکی لە ناو بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی شارەکانە ئێستا لە کەرکووک لە ناو بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی کەرکووکەوش هۆبەیەکمان هەیە بە ناوی هۆبەی کارژێڕی ئاو و خاک ئەمە ئەم قسمە ئەم بەشە لە ساڵی 2012 دامەزراوە لە عێراق هەرچی یعنی کارەکانی تۆزێ لە سەرتاوە بە قورسی ئەڕۆیشتە ڕێوە بەڵامەوە تقریبن ئیستاکە ئەتوانین بلین لەسەر سکێ و ئیشەکانمان بە تۆزێ باشترە ڕاتە ڕێو ینی جێی دەستمان دیارە
ئیشی کارژێڕی ئەوەیە کەوا ئێمە چۆن بتوانین ئیدارەکردنی خاک بکەین کە نێلین ئەو خاکە بەرەو خراپبوون و تەداهور بڕوە لە ڕێی چۆنەتی ئاودانیەوە لە ڕێی دەورەی زراعیەوە لە ڕێی ئەو جۆرە کشت و کاڵانەی کە بەکارهێنن لە ڕێی جۆری شێوەی چێڵاندنی خاکەوە شێوەی ئامێرەکان شێوەی ئاودان ینی ئەمانە هەر هەمووی واکەکەوە ئێمە بتوانین ئیدارەیەکی چاک بۆ خاک هەمان بێ و ڕێنماییەک بدەین بە جوتیاران لە ڕێی شعبەکەمانەوە کە چۆنێتی بتوان ئیدارەی خاکەکانیان بدەین. هەرێک لەو خاڵانی ئاماژە پێدا کاک تاریق توانراوە تا ئێستا بکرێت کراوە؟ بەڵێ ئێستا یعنی بە خۆشحاڵیەوە ژمارە ئەو جوتیارانی کە سەردانی شعبەکانمانەکەن ڕۆژانە لە زیاد بوونایە. بەڕاستی ینی جوتیارش بۆی دەرکەوتووە ئەگەر بێت و ئیدارەیەکی چاشی عەرزەکەی نەدا دوای فترەیەک ئەو عەرزە لە خزمەت دەرەچێ ینی ئەو عەرزە لە بواری ئابووری دەرەچێتن لە بواری کشتتوکاڵی دەرەچێت و ئەمەش مەترسیەکە ینی بوو یەشە بلەو هۆیانی کە ئەم بەشە دامەزرا لە وەزارەتی کشتتوکاڵی عێراقا لەبەرەوەی تا ئێستاکەش ساڵانە 400,000 بۆ 500,000 دۆنم زەوی کشتتوکاڵی لە کاری کشتتوکاڵی دەرەچێت. زاهرەیەکی شۆری هەیە کە پێوترێ بە عربی پێوترێ سەبخە کە ئەو عەرزە ئەچێتە مەرحەلەی سەبخەوەتر بۆ کشتتوکاڵ دەست نادا. بە ڕێنماییکردنی جوتیاران لەلایەکەوە و بە ئاگادارکردنەوەی جیاتە پەیوەندیدارەکان لەلای شکەوە ئێمە هەوڵە دەینکەوە زاهرەی دەرچوونی خاک لە بواری کشتتوکاڵی بە هەردوو لا ڕابگەنین هەم بەلایەنی پەیوەندیدار و هەم لەلایەنی کەشەوە جوتیاران وا لێ بکەین کە زیاتر ئاگادار بن و زیاتر بە شێوەیەکی تەندروست خاکەکانیان بەکاربێنن. بەڵێ دەست خۆش کاک تاریق لەگەڵماندا بمێنەرەوە ئەچینە گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخینە ڕوو دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەینەوە. لەم گرافیکەدا باسەوە دەکات لە سەدا 33 خاکی جیهان لە ناوچووە لە 70 ساڵی ڕابردوودا بەشی زۆری ڤیتامین و بنەما خۆراکیەکان لە خواردنماندا لەماوە هەرەوە بووکە هەم دکتۆر هەم کاک تاریقیش ئاماژەیان پێدا. دکتۆر باست لەم گرافیکەدا کە باسەوە دەکات لە سەدا 33 خاکی جیهان لە ناوچووە ئەکرێت پێمان بڵێ کە هۆکارەکانی لە ناوچوونی خاک هۆکارەکانی چین و لەگەڵیدا هۆکارەکانی پیسبوونی خاک چی و چی دەگرێتەوە؟ بەڵێ ئامارەکان زۆر جیاوازن کە لە سەیات چەند لە ناوچوە لە وڵات بە وڵات بە پێی ئەوەی کە کاریگەڕی چۆن ئەکرێت چۆن مدیریەتی ئەو شوێنە ئەکرێت دەگۆڕێت لە هەندێک وڵات زۆر خراپتر لە هەندێک وڵات باشتر بەشێکی ئەگەڕێتەوە بۆ کاریگەریە زۆر گەورە ئەقلیمی کە بەسەر عالەمدا دێت ئەو بە گەرمازور و یارمە پێ بڵێن کلایمەت چێنج یا ئەو گۆڕینی کەشوهای کە عالەمیە و ئەمە لە دەستی ئێمەیانە بۆ منە وڵاتەیەک بارانی زۆرە بێ وڵاتێ بارانی کەمە بێت لە وڵاتی ئێمە گەر باسکەین شەرق لەوسەد بەعام لە چاو دە ساڵی ڕابردووە ڕێژەی بارانبارین زۆر کەم بووە ڕێژەی دابارین بەعام بەفر باران کەم بووە ئەمە بڵین ئەو هۆکاری کە بێتە هۆی وشکە ساڵی و هەروەها خراپ بەکارهێنانی چون ئاو خاک بێکەوە بەسراوە خراپ بەکارهێنانی ئاوی ژێرزەوی و زۆر بەکارهێنانی و نەبوونی بەنداوی پێویست لە وڵاتانی ئێمە و هەروەها دروستکردنی بەنداو لە وڵاتە دراوسەکان و وشکبوونەوەی وڵاتی ئێمە باسی وڵاتی خۆمان بکەین بۆتە هۆی ئەوەی کە خاکی ئێمە وشک بێت کە خاک وشک بوو تا ڕادەیەکی زۆر ئەو کاتە ڕێژەی سەوزایی لەسەر خاک کەمە بێتەوە کە ڕێژەی سەوزایی کەم بوونەوە بە بیابانبوون دەست پێ دەکات ئەمە هۆکارێکە کە بە بیابانبوون دەستی پێکرد ئەو خاکە لە بڵین نات ئەرێ بڵ ئینگلیزی کە ئەڵێمە بزانانی ئاکادمی ئەوەیە کە کشتتوکاڵی لێ نایە تاڵ کەوابوو ئەو خاکە توانین بڵین لە بەشی زیندوو دەرچووە مردووە مادێکی کانزاییە کە کشتتوکاڵ ناکرێت ئەمە هۆکارێکە هۆکارێکی دووەم هەر خراپ بەکارهێنانی دکتۆر پێشی بچیتە سەر هۆکاری دووەم پێشی بچیتە سەر هۆکاری دووەم لە بە بیابانبوونەکەیە ئەمێ پرسیاریەوە کەم کە خاکێک دەبێتە بیابان ئیتر بە هیچ جۆرێک کشتتوکاڵی تێدا جارێکی تر ناکرێت یاخوتیان ناڕوێ ئەگەر سەرچاوێکی ئاوی بۆ دابین بکرێت ناتوانێت جارێکتر کشتتوکاڵی تیا بکرێت خاکەکەی دەمرێت؟ بەڵێ زۆر باشە ناتوانین بڵێن بە تەواوەتی ئەمرێ لەبەرەوەی ئەمە بەستراوت بەوەی قۆڵی ئەو خاکە چەنە هەندێک خاک خۆی ئەسڵا خاکێکی باشە بڵێن لە شوێنێکی وایە کە
بڵین خاکمان نێمە 20 سانتیم خاکە لە ژێرەوەی بەردە بەڵام خاکمانەی 2 مەتر خاکە بەس بەشەی سەرەوەی خراپە بێت ئەگەر خاکەکە خۆی پێشتر خاکێکی باش و بێت و بە پیت بوو بێت ئەو بە بیابانبوونە ئەتوانێت بگەڕێتەوە بە دابینکردنی ئاو یا بە دووبارە گۆڕینی کەشوهوا بەرە و کەشوایەکی باشتر وڵاتانێک کە ئێستا بارانیان زۆر بە قەدیمانە بوون کەوابوو ئەگەر ئاو بگەڕێتەوە دووبارە هەندێک سەوزایی هەیە کە خاصی شوێنێکی بە بیابان بووە لەو شوێنانە ئەچێنرێت تا سەوزایی زۆر بێت دوایە دووبارە ئەتوانێت کشتتوکڵتیا بەردەوام بێت ئەمە بڵێ وەڵامی پرسیارەکەی جنابێت بەڵام ئەگەر بە بیابانبوونەکە زۆر بەسەرەتە پەڕبێەوە لە بڵین تایبەتمەندیەکانی خاک لی دەرچوو بێ چوتە سەر ئەو بەشەی کە لە بەش تەبقێکی ژێرەوەی خاکە ئەو 20 سانتیمەلا چوو بێ و کاتە توانین بڵین زۆر دەگمەنە ئەبێ دووبارە هزاران هزار ساڵ سەبر بکرێتەوە تا ئەو مادە بێتەوە بە خاکێکی تر و گۆڕانێکی کەشوها ئەو کاتە لەوانەیە بەردەوام بێت دووبارە لەسەری ئەمەژ بە خاڵی دووەم بیان هۆکاری دووەم کە پرسیارێکم لەو نێوەندەدا کرد بەڵێ فەرموو بەڵێ هۆکارێکی تری لە ناوچوونی خاک ڕاماڵینی خاکە بەشتە ئەشارەم پێکرد دووبارە لەسەری نەڕۆین زۆر ڕاماڵینی خاک بەهۆی خراپ بەکارهێنانی خاکەوە بەهۆی لافاوەیە یان ئەوەی کە ئەو خاکە تەبقێکی بە لافاو ئەڕوات بەهۆی ئەوەیە کە بارانێکی زۆرە بارێ و خراپ بەکارهێنراوە لا ئێمە بەداخەوە ئەو شوێنانەی کە سلۆپی هەیە ئەوەیە کە بڵین میوانی بەرنامەکەتانی شارەتی بە بەڕێبەراتی کشتتوکاڵەکان کرد بەڵام تا ئێستا لەوانەیە بەڕێبەراتی کشتتوکاڵ نەچوەتە لادەیەک کەسێک کە خراپ خاکەکەی ئەکێڵێت و بێتە هۆی لە ناوچوونی ئەو خاکە لەبەر لە شوێنێکی سلۆپایە بۆ نمونە ئەڕوا لە ئاستی سلۆپەکەی ئەیکێڵێ بۆ خوارەوە دوای چەند ساڵ ڕاماڵین ڕوەدا بارانێکی کورد و خاکی ئەو ناوچەی ئەشارێتەوە کەسێک 10 ساڵ خاکەکەی بەکارهێنێ بە بیابانبووی ئەکا بە 10 ساڵ بە 15 ساڵ ئەو خاکە کشتتوکاڵی تیا ناکرێت ئەگەر ئەمە بەڕێبەراتیە بە یاساکی تونند و تۆڵە بکە بڕوا و کەسە غەرامەیە بکات یان نەهێڵە لانیکەم ئەو شوێنەی کە نابێ بکێڵڕێت لە لادەیەکایە کە زەوی کشتتوکاڵی نییە نەیکێڵێت بە بیابانبوو ڕوونەدات ئەمە یەک ڕۆڵی بەڕێبەراتی کشتتوکاڵ لەوانەیە ئەوانیش یاساکەی بۆ دروست نەکراوە یاساکە ڕێی پێ نەدراوەکەوا بکە کە غەرامەی کەسێکی کشتتوکاڵی بکات غەرامەی جوتیارێ بکات ئەمانە پێویستی بە یاسایە کە لە پەرلەمانە بەسەر چاوە بگرێت یاسای دابنێکە و ئیشە نەکرێت ئەمە لایەنێکی تر کە ئەمە ئیشارەکەم زۆر گرنگە ئەوەیە کە خاک ئەگەرکو بوونەوەرێکی زیندوو سیر بکەین ئێمە عینەن لەشی مرۆڤ وایە هەر لە بدايەتی بەرنامەکە ئیشارەتان پێکرد کە ئەو 13 ئەو 15 ئەلێمنتە ئەو مادە خۆراکیانەی کە لە خاک هەیە لەشی ئینسانی شای خاک بەرهەمی دەهێنێت ئەوەیە کە لە ڕووی مادە ئەندامیەکان وێ بەهۆی وردە زیندەوەرەکان و بەکتریا و ئەمە شیە بێتەوە و ئەدرێ بە خاک ئێمە ساڵانە بەرهەم ئەچێنین لە 50 بۆ 60 یا زیاتری ئەو بەرهەمەی کە ئێمەی دوورینەوە هەڵی ئەگرین بۆ خۆراکی ئینسان ئەو خۆراک لە شوێنێکە ئەو خۆراکە دووبارە خاک دابینی بکاتەوە خاک ناتوانێت هەمووی دابین بکات ئەبێ ئێمە فرتلایزەریان سەماد بەکاربێنین هەموو چۆن ئینسانێک ئەگەر ڕێژەی بۆ منە ئاسن لە خوێنیاکەم بێ سەماد ئەبێ حەبێک بەکاربێنێ کە ڤیتامین بەکاربێنێ ئەین ئەو ئێمەش ئەبێ ئاگەمان لەو خاکە بێ بزانین ساڵانە چی کەمە ئەو شتێ پێ بدەینەوە ئەمەش لە ڕێی سەمادەوە بەکارێ بەڵام سەمادەکان بەداخەوە لە وڵاتی مەلەوانێت کوالیتی کۆنتترۆلی تۆزە زەعیف بێ کە هەموو شتێ داخڵ ئەبێت ئەو سەماد ئەو کوالیتی باشەی نەبێت و ئەمەش ئەبێت ئەوەی ئەوەی کە دووبارە هۆشیاری تاکی ئێمە کە جوتیارەکانە نەزانێ بەڕاستی چەند بەکاربێنێت پارێکی زۆر سەرفەکرێت ئەوە بەکاردێت ئەو سەماد ئەمێنێتەوە لە خاکە بێتە دوای دووبارە پیسبوونی ژینگە پیسبوونی ئاو ئەمانە هەمووی بڵین سایکلێکە سوورڕێکە ئەم سوورڕا بێت هەم هۆشیاری تاک بێ هەم پلاندانان بێ لە ئاستی وەزارەتە و هەم بەڕێبەراتی گرنگەکان وەکو بەڕێبەراتی کشتتوکاڵ و هەمووی دەست بەدەست یەکەوە بن هەماهەنگی لە بینی هەموویان هەبێت کە ئەم پیسبوونە یان بە بیابانبوونە ڕوونەدا چون بەڕاستی وڵاتی ئێمە لە کشتتوکاڵە تۆزە تازەیە وڵاتان بیری ئەویان کردو ئێمە لەوانەیە زۆر وەزعمان زۆر خراپ نەبێ بەڵام بە خێرایەکی زۆر بەرەو خراپبوونە ڕۆی بەڵێ دەست خۆش دکتۆر با بچینە لای کاکتارێک بە شێوەیەکی گشتی لە خاک و لە پاراستی خاکە هەروەکو دکتۆر باسی ئاماژەی پێدا دکتۆر باستەوە ئاماژەی پێدا کە ئاستی هۆشیاری تاک زۆر ڕۆڵ دەبینێ کەواتە دەتوانین بڵین ئاستی هۆشیاری تاک و بە کللتورکردنی ژینگە پارێزی لە هەنگاوەکانی یەکەمە بێ لە پاراستی خاکدا دواتر هەنگاوە کرداریەکان بەڵێ دەنگەکانی دکتۆر باست بەڕاستی تۆزێ بە کزی دێ بۆلام ینی وەکو ئەگەر هاوکارانم باش لە مۆزوعەکانی تێناگەم ینی دەنگەکان تۆزێ بە باشە ئەگەر ئێستا وەڵامی من بیتەوە کاک تاریخکەواتە ئاستی هۆشیاری تاک بە شێوەیەکی گشتی و بە کللتورکردنی ژینگە پارێزی چ ڕۆڵێک دەبینێ لە خاک و لە پاراستی ژینگەدا بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین دەبێت هەنگاوی یەکەم لە ئاستی هۆشیاری هاوڵاتیان و تاکەوە دەست پێ بکەین دواتر هەنگاوە کرداریەکان
بەڵێ بەتەکید وشاریکردنی خاڵێکی زۆر گرنگە لە شێوەی پاراستنی خاک، یعنی ئێستاکە زانستێکەیە کە پێوترێت تەندروستی خاک سەحەتە توربە. سەحەتە توربە ئەو زانستەیە کە تایبەتمەندە بە شێوەیەکی پسپۆرانە کە چۆن لەگەڵ خاکە بە شێوەیەکی زانستیان لەگەڵ خاکە پەروەردە بکرێ و کاریگەری لەگەڵا بکرێ. چونکە وەکو ئیشارەتمان پێدا هەرچی ژیان هەیە لەسەر زەویە بەستراوە ڕاستەوخۆ بەو بەشەی کە پێوترێ بەشی ئۆرگانیک لە خاکە. هۆشیاریکردنی خەڵک لەلایەکەوە و بوونی پرۆگرامێکی نیشتیمانی لەلایەنی حکوومەتەوە کارێکی زۆر پێویستە کە هەردوو لا بە هەماهەنگی لە بینی دەستگا کاربەدەستەکان و لە بینی هاوڵاتیان بە شێوەیەکی هەمەلایەنانە کە هەردوو لە یارمەتی یەکتری بدەن بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی تەندروست ئیدارەی خاکەکە بکەن. بەڵێ زۆر باشە. دکتۆر باستت کەمێک پێش ئێستا ئاماژەت بە هۆکارەکانی لە ناوچوونی خاک کرد. ئەگەر ئێستا باستێک لە هۆکارەکانی پیسبوونی خاک بکەین بە شێوەیەکی گشتی و بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان و لە عێراقا هۆکارەکانی پیسبوونی خاک بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ ئەگەر بە پێناسێکی زۆر سادە بیڵین هەر شتێک بێتە هۆکاری ئەوەی کە تایبەتمەندی خاک لەو شتە ناچڕەڵە لەو شتە سروشتی خۆی گۆڕانکاری بە سەردابێت توانین بڵین خاکی پیس کردووە. بۆ نمونە هەر شتێک لە دەرەوەی خاک ناخالسیەک یان ئەوە دروستکا بۆ خاک کابی خاکی پیس کردووە. خاک بە علمی مجموعەی مادەی تایە ئەم مادانە بڵین لە بنەڕەتەوە لە بەردەکانی ژێرە بۆی ماوەتەوە بەهۆی بە هەوابوون ملیۆنها ساڵ دروست بووە. هەندێک کانزای تایە ئەمە بڵین تایبەتمەندی خاکە. ئەگەر ئەمانە گۆڕا هەندێک شتی هاتە ناوی غێری ئەو شتانە ئەتوانین بڵێ خاک پیس بووە. هەندێک لەمانە بۆ نمونە خۆمان ئینسان بە دەستی پیسیەکات هەندێکیان سروشتیە. بۆ نمونە لە شوێنێکە کانێکەیە ئەم کانە خەریکن شتێکی لە دەرەهێنن کانێکی خەڵوزە کانێکی مادەیەکە ئەم لە دەوروبەری خۆی پیسەکە یان گڕکانەکان شتێکی سروشتیەوەیە کە لە شوێنێکەوەیەتە خوارەوە بەسەر ئەو ڕوبەری دەوروبەری خاکی خۆی تاودا ئاپۆشێنێ ئەمە بڵێ لە خاکر بە دەریەکە تاو لە خاک نامێنێت. بەڵام ئەوەی کە هۆکاری پیسبوون بێت پیسبوونەکان سروشتەکان جیاوازە نا سروشتەکان ئەوەی کە ئینسان یا ئانترۆپۆجنیکی پێڵێ ئەوەی کە ئینسان تووشیەکات یەک ئەو معمەلانەیە ئەو پیشەسازیە کە لە ئێستا لە وڵاتی ئێمەش دەستی پێکردووە پیشەسازی نەوت بەجیا دەوروبەری خۆی پیسەکە پیشەسازی معمەلەکان ئەو ئاوەی کە لێی دەرەچێت بەعام بەجیا پیسەکە و شارەکان کە گرنگترین شتە بڵین پاشەڕۆی شارەکان ئەگەر بە شێوەیەکی باش مدیریت نەکرێت کارگێڕی نەکرێت هەرەوەی کە بن لە شاری سلێمانی ڕوویاوە لە شارەکان دەوروبەر ڕوویاوە پاشەڕۆی بڵێ هەموو پاشەڕۆی ماڵان کە لە شوێنێک کۆوە بێتەوە پاشەڕۆی شاران لە هەموو وڵاتان هەموو ئاستی هەموو لە میدیای بینین ئەوەیە کە بە شێوەیەکی لاندفیل یا لە سەرچاوی لە ماڵان جیاکرێتەوە پلاستیک بەجیا ئەم بەجیا و بەجیا بەشێکی دروست ئەکرێت بایۆگازی دروست ئەکرێت یا بە سووتێن بەکاریە بەشێکی دفن ئەکرێت و بەشێکیشی ئەو ئاوەی کە لێ دەرەچێت پاکە بێتەوە تا ڕادێکی زۆر پیسایی ژینگی دەوروبەری خۆی لابە. بەڵام توێژینەوەکانی ئێمە کە بۆنمە لە ئاسیا ئاکادمی توێژینەوەکەی بۆ نمونە پیسایی زێرابی ئەو ئاوەی کە دەرەچێت لیچینگی پێڵن لیچێتی پێڵن لە ئەو شوێنەی کە زبڵی بۆ شاری سلێمانی دفن ئەکرێت ئەگاتە شای دەربەنی خان ینی بە ئاوە ئەڕات تا سەدی دەربەنی خان ئەڕات بە وردی ینی بە ڕێژێکی زۆر کەمە بەسەوەیە کە ئەتوانێت ئەم پیساییە 100 کیلۆمەتر بە دەوری خۆیان بڕواوە ئاوی ژێرزەوی پیس بکات. ئەمە کابوو یان معاملە یان معادنە یان مەسڵاکانی نەوتە یان پاشەڕۆی شارەکان ئەمانە بەعام دەست بەدەست پاشەڕۆی نەخۆشخانەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر پیسبوونی ژینگە ئەویشە لەسەر پاشەڕۆی بەڵێ ئەویشە لەسەر پاشەڕۆی شاب قسە بکرێت بەڵێ پاشەڕۆ پزیشکیەکان ئەوەیە کە بەڕاستی ئەگەر لە شوێنی خۆی نەسووتێنرێت چون ئەوە ئەڕاتە بواری بایۆلۆجیە ئەوەیە کە لەسەر سەلامەتی و سەلامەتی شارێک تەئسیردانێت لەبەرەوەی ئەو پاشەڕانە ئەبێ لە کوورەی خۆی خاص بەخۆیان بسووتێنرێت چونە ئەوەیە کە ئەزار نەخۆشین بەکتریا ئەو شتێکە لە خەستەخانەکان دێ بەڕاستی ئەتوانێت بڵاو بێتەوە لەو شوێنانەیە چون لەو شوێنانەی لە فیڵە ئێمە
بەعام هەندێک حیوان و ئاژەڵیش لەو ناوە ئەژی بۆ نمونە سەگ لە شارەکان زۆر بووە ئەتوانێت بۆیتە هۆی گواستنەوەی ئەوان دووبارە بۆ ناو شارەکان و ئەمەش مەترسیێک دروستەکە لە ئاسی خۆیان ئەو کەسانی کە لەو دەوروبەرە ئیشەکەن ئەمەش دووبارە مەترسی دروستەکات. شتێکی زۆر گرنگی تر مادە پلاستیکەکانە کە بەرحاڵ چەندین ساڵە بۆتە خەمێکی زۆر گەورەی ژینگەوە لە وڵاتی ئەمەش خەریکە زۆر بەرەو پێش ئەڕوا بەداخەوە و یەکێ لەوانە بۆ نمونە ئەگەر دیقەت بن زەویە کشت و کاڵیەکان ئێستا وای لە هاتووە ئەو کەسانی کە جوتیارن بەداخەوە ئاگایان لێ نییە کە خۆیان بەدەستی خۆیان چۆن خەریکن پیسێکی ژینگەی زۆر گەورە دروستەکەن بۆ خۆیان و ماڵ و مناڵیان کە لادەکان ئەژنەوە بۆ بە دەوروبەریشیان لە ئێستا بنە چەند ساڵێکە پلاستیک بەکاریە نوعی نایلۆن بەکارێت لەسەر زەوی کشت و کاڵیەکان بەسم بەیتی پلاستیکی نییە ئەو پلاستیکانەی کە زەوی کشت و کاڵەکان بەکارێت بۆ پێش ڕاستکردنیا زوو پێگەشتنی بەرهەمەکانیان لە بەهارە بەکارێت و ساڵی دوایە بەهۆی خۆرەوە ئەم پلاستیکە وردەبێت و دووبارەی کێڵە زەوی تێکەڵی خۆڵەکە بێت ئەمە مەترسێکی زۆر گەورە بە زەوی کشت و کاڵەکانی ئێمە دروستەکە کە بەداخەوە ڕێنمایەکی وانە ئەوە تەنانەت ئەبێ یاسایەکی بۆ دروستکرێت لە پەرلەمانەوە لە بەڕێبەتی کشت و کاڵەکان کە تەنانەت بە هیچ شێوەیە بەکارنێوە غەرامە بکرێن لەبەرەوەی پلاستیکێک بۆ شیبوونەوە 300 ساڵی پێویستە بەڵام ئەگەر ئەو کەسە جوتیارە بزانێ ئەمە 300 ساڵ خۆڵەکەی خۆی پیسەکە دڵنیام کەس قەت بەکاری نایێنێ ئەمە ئەگەتەوە بۆ هوشیاری تاکە ئەو کەسە زانیاری لەسەر ئەوە نییە کە خەریکە چی ئەکات کە ئەو بە مایکرۆپلاسیکە کە ورد بوو ئەگەڕێتە ناو نەباتەکەی خۆی ئەگەڕێتە ناو ئەو میوەی کە خۆی بەرهەمی هێنا ئیدا بە دەوروبەرەکەی خۆی هەروە ڕەوانەی شارەکانی دەتوانین بڵین کە هۆکارە مرۆییەکان کاریگەریەکەی زیاترە لەسەر پیسبوونی خاک بە بەراورد بە هۆکارە سروشتیەکان دروستە؟ بەڵێ بەدڵنیاییەوە دەستخۆش دەچینە چەند گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخینە ڕوو دواتر گفتوگۆی لەسەر دەکەین. گرافیکی دواتر ئەگەر هاوکارانم ئامادە بن هەرێمی کوردستان 444,000 دۆنم بە بیابان بووە تا خاکی هەرێمی کوردستان بە بیابان بۆ 536,000 دۆنمیش لە بەردەم مەترسی بە بیابانبووندایە. راپۆرتی فەرمانگەی توێژینەوەی ئەنجومەنی نوێنەرانی ئێرە ئاماژەی بەوە داوا کە زیاتر لە 27 ملیۆن دۆنم زەوی عێراق بە بیابان بووە و 94 ملیۆن دۆنمیش لە بەردەم مەترسی بە بیابانبووندان. کاک تاریخ ئەم ئامارانە سەبارەت بە بیابانبوون لە عێراق و لە هەرێمی کوردستاندا چیمان پێ دەڵێن وە بە بیابانبوون کەی دەستی پێکردووە بەرەو کوێ دەڕوات ئەم ئامارەکان چیمان پێ دەڵێن یا حکوومەتی عێراقی چ پلانێکی هەبوو لەو بارەیەوە؟ بەڵێ لە ڕاستیدا ئێوە باسی پیسبوونی خۆڵتان کرد خاک یەکێ لە هۆکارەکانی ئەوەی کە ساڵانە بە هەزاران دۆنم لە خزمەتی کشت و کاڵ دەرەچێتن کەواتە خارجی خدمە ئەبێ یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە پیسبوونی ژینگەیە زیادبوونی شوێری ئاوە کەمبوونەوەی ئاوی ڕووبارەکانە کەمبوونەوەی بارانە ئەو هۆکارە ڕاستەوخۆیانەی کە زەرەر ئەگەێنێ بە خاک یان کە تووشی پیسبوونیەکە یەکێ لەوانە زەحفی عومرانیە زیادبوونی ماڵ و جێی سەکەن و جێی دانیشتە جێبوون. سەبەبێت تر لەوانەیە بەکارهێنانی ئامێری کشت و کاڵی بە شێوەیەکی غەیری تەندروست پاشەڕۆی خەڵک پاشەڕۆی کارگەکان ئامێری کشت و کاڵی بۆ نمونە شێوەی کێڵاندنی زەوی شێوەی ئاودان شێوەی بەکارهێنانی سەماد و دەرمانی زراعی موبیدات ئەمانە هەر هەمووی ئەگەر بە شێوەیەکی تەندروست بەکارنێ هەمووی ڕاستەوخۆ زیانەکەی بۆ خاکەکە بێ. دوایی ئێمە ئەوەمان لەبیر نەچێتن کە خاک بەشێکە لە ئەو ژینگەی کە بە دەورمانەوەیە یعنی ئەگەر بێت و ئاو یان هەوا یەکێ لەمانە تووشی پیسبوون بێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان نەڕاستەوخۆ ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا خاکەش پیس بێ لەگەڵیە. ئێمە بۆ نمونە لە وەسەط و خواروی عێراق ئەو شوێنانی کە بڵێن ئاوی فرات ئاوێدا ئاوی فرات ئیستاکە لە 10 ساڵ و 15 ساڵی ئەخیرە هەم ڕێژەکەی کەم بۆتەوە هەم شوێری زیاد بووە. ئەو بربەستەی کە لە سووریا هەیە کە پێوترێ بربەستی تەبەقا ئاوە شیرینەکە گلەداتەوە
عرض کشتتوکاڵ و ئینەکانی خۆیانی پێ ئاوەدەن دوای ئەوە پاشەڕۆی ئاودانی کشتتوکاڵەکە ئاوی بەزل ئەیکەنەوە سەر فولاد بۆ ئەوەی بتوانن ساڵانە 10 ملیار متر مکعب ئاوەکەی عێراق کە بەشی عێراقە بیدەنەوە ڕەوانەی عێراقیەکەن ئەو بەشە ئاوی کە دێتە عێراقەوە لە فولاتەوە بەڕاستی کە دێتە ئاوەکە کە دێتە عێراقەوە بە شوێری دێتە عێراقەوە کە جوتیاران عەرزەکانی پێ ئاوەدەن نەتیجەی تەبەخوری ئاوەکە خوێەکە ئامێنێتەوە لەسەر ئەو زەویە کە خوێ مایەوە لەسەر زەویەکە لە مەرحەلەیەکەمە عەرزەکەم تووشی مەرحەلەیەکە بێت کە بە عەرەبی پێوترێت شۆرە دوای مەرحەلەی دووەم پێوترێت سەبخە لە مەرحەلەی سەبخەیە ئەو عەرزە لە کشتتوکاڵ دەرەچێتن بەم شێوەیە لەگەڵ هۆکارەکانی پیسبوونی ژینگەی ترە وردە وردە بیابان بەرەو زەویە کشتتوکاڵەکان زەحفەکە ئێمە ئەو ئامارانی کە لەژێر دەستمانایە ساڵانە 400,000 بۆ 500,000 دۆنم لە خزمەت دەرەچێ یعنی لە خزمەتی کشتتوکاڵی بۆ ئەوەی کە بەروبووم بەکاربێنە دەرەچێتن تەوان ئەمەش کاریگەری لەسەرەوە هەیە کە جوتیاران وازە زەویەکانیان بێنن ڕوو لە شارەکان بکەن کاریگەریەکانی تەوان کاریگەری مەترسی هەیە ئەم زەویانە کە لە خزمەتی کشتتوکاڵ دەرەچن کەواتە ژمارەیە زۆر خەڵک بێکارە بێ ژمارەیە زۆری تر خەڵک ڕوو لە شارەکانەکە کە لە ئەساسە شارەکان بەدەست بێکاریەوە ئەناڵێنن هۆکاری کەشی ئەوە ئەم زیادبوونی خاکان دەرچوونی خاک لە خزمەتە ئەبێتە هۆکاری سەرەکی بۆ ئەوەی کەوە زیادبوونی بیابان زیاد کاتن لە عێراقا باشە کاک تاریخ ئەمە هۆکارەکان بۆ کاماشت پێدا بەڵام حکوومەت عێراقی لەو بارەیەوە لەبارەی بە بیابان بوونەوە یاخود ڕێگریەکان ڕێگاکان بۆ ڕێگریکردن لە زیادبوونی ڕێژەی بە بیابانبوون لە عێراقا چه هەنگاوێکی کردووە چ ڕێکاریەکی گرتوۆتە بەر هەنگاوەکان زۆر متەوازعن زۆر دڵخۆشکەر نین هەرچەندێک کە ئێمە ئێستا دایرەیەکمان هەیە بە ناوی دایرەت البەستەنەوە مکافحەت التەسەحور کە کاری ئەو دایرەیە ئەوەیە بەرهەنگاوی بە بیابانبوونی عەرزەکانی عێراق بێتەوە بەڵام وەکو ئەیبینین لەسەر ئاستی نیشتیمانی هەنگاوەکانی ئەو دایرەیە زۆر لاوازن یعنی جێ ئەوە نییەکەوە باس بکرێتن چەند پرۆژەیەشی لەم لا ئەولا هەیەە وەکو پشتوانەی سەوز لە کەربەلا ئەکرێتن یان پشتوانەی سەوز لە سەماوە کراوە بەڵام بەڕاستی ئەو دایرەیە جێ ئەوە نیە ینی کە باسی پلانەکانی بکرێت لەسەر ئاستی نیشتیمانی بەڵێ دەست خۆش کاک تاریق لە دوان وکمان ئامادەیە کە بۆچوونی خوێندکارانی زانستان دازیاریەکانی کشتتوکاڵە لە کفری دەربارەی پاراستنی خاک با بزانین ئەوان لە دوانی هاوڵاتیان و بۆچوونی هاوڵاتیان و دیدی هاوڵاتیان دەربارەی پاراستنی خاک چیە دواتر بەردەوامە بین ڕاستی ینی لایەنی گرنگیدانمان بە خاک زۆر کەمە لە وڵاتی خۆمانە هەر ئەمە شەوایە کردو پشت ببەستین بە بەرهەمە دەرەکیەکان لە وڵاتانی دەرەوە بەرهەمان بۆ بێت زۆری ئەو بەرهەمانەی سەحینین ینی تووشی کێشەی زۆرمانیان کردو هەر ئەمە وای کردو قەیرانێکی زۆر لە وڵاتەکەمانە دروست ببێ و هەلی کار زۆر کەم بۆتەوە بۆ گەنجەکانمان ئێستا ئەگەر ئێمە گرنگی بە خاکی خۆمان بدەین خاکی کوردستان لەوانەیە لە قەیرانی کەم بێتەوە قەیران هەلی کار زیاد بێ بۆ گەنجەکانمان چەند خاڵێکە بوونە بەنداو دروستکردن و پاراستنی خاک لە پاشماوەکانی پیشەسازی بۆ نمونە پاتری و ئەشتی پلاسیکی و لەو شتانە بابەتی خاکیش ئێمە خوێندکارانی کشتتوکاڵ لێرە ئەزانی کە خاک چەندێک گرینگە خاک بۆ چاندنی ئالیکە بۆ بەروبوومی ڕووەکە بۆ سەر جەمانە پێویستمان بە خاکە بۆیە پاراستنی خاک و نەهێشتنی بۆی وشک بێتەوە سامانی سەرەکیمان ئاوە بەڕای من بۆیە گرنگیدان بە پاراستنی ئاو گرنگیدانە بە خاکیش لەم دەڤەرە بەهی شێوازە گرنگێکی زۆر بە خاک نەدراوە بەڵکو لە فڕێدانی پلاستیک و کۆمەڵێک بابەتی ترکەوای کردووە خاک بەرەو پیسبوونێکی لە ناکاو بڕوە ڕێگریکردن لە ڕێگری نەکردن لە پاراست لە شێوازی چاندنی بەروبوومی ئالیکەکان بەکارانی جۆرە هەمادەی کیماوی کە بەرزکردنەوەی پیەچی خاک و دابازانی پیەچی خاکەمانە کۆمەڵی خاڵی زۆ گرنگن کە بەداخەوە هیچێک لەلایەنە کشتتوکاڵەکان و حکوومەتیش کاریان لەسەر نەکردووە کە هۆکاری گرنگن بۆ تێکچوونی خاک
بە دڵنیاییەوە لە گەرمیانە بە تایبەتی لە ناوچەکانی خوار و وەکەم 2 ساڵە کاوە بۆ شێوازێکی زۆر بەرچاو وشکە ساڵی هەبووە ناوچەکان چۆڵ کراون شوێنەکان نەماون لەوێ یعنی مەڕووماڵات ساڵانی پێشووی ئەمە ئامارمان لا بووە کە 150 دابەزیوە لە ئاستی خۆیان ئەگەر بێت و ئەم ساڵ و ساڵی داهاتوش بە هەمان شێوە ئەم شتە بەردەوام بێ من دڵنیاتەکەمەوە کە لە گەرمیانە شتێک نامێنێ بە نێوی خاک و بە نێوی کشت و کاڵەوە و خوێندکارێک لە کۆلێژی کشت و کاڵم لێرەدا بەس لە بوونی خاک بکەین و نەبوونی خاک بوونی خاک زۆر پێویستە زۆر پێویستە لە ڕووی دەوڵات لە ڕووی هەرێم لە ڕووی ناوچە لە ڕووی شارەوە هە لە ڕووی قەزا و لە ڕووی گوند و لە هەڕوو هەموو ڕوویەکەوە خاک زۆر گرنگە و ئێمە لێرەدا باس لە هەبوونی خاکەکەین ئێمە ئەگەر هاتوو گرنگی بە خاکەکان بدەین خاکەکانیشمان بە پیتە بێ بەرهەمی باشترمان دەبێ بەڵێ ئەوەی کە بینیمان بۆ چوونی خوێندکارانی زانستە ئەندازیاریەکان بوو سەبارەت بە خاک و پاراستنی خاک و گرنگی خاک دکتۆر باسط هەڵبەت هەندێک خاڵیان ئاماژە پێدا دەتوانین بڵێن لە درێژەی بەرنمەکەدا خاڵ بە خاڵ قسەمان لەسەر کردو ئاماژەمان پێدا بەڵام من ئەمێ لەسەر خاڵێکی تر قسە بکەنەوەیش بابەتی ڕیسایکلینە بابەتی ڕیسایکلین چ کاریگەریەکی دەبێت لەسەر خاک و لەسەر پاراستنی خاک بەڵێ ئەو ڕەبتەی ئەو عیلاقەیە کە لە بینی پاراستنی خاک و ڕیسایکلینیا هەیە ئەبێت گەڕێتەوە بۆ یەکێ لە هۆکارەکانی پیسبوونی خاک کە مادە پلاستیکەکانە ڕیسایکلینگ ئەتوانێت ئەو هۆکارە گرنگەیە کە بێت یەکێ لە هۆکارە گرنگەکانی پیسبوونی خاکە بڵین لە کۆڵی خاکی بکاتەوە بە کوردیەکەی ئەوەیە کە ئەو هۆکارە ئێمە لا ئەبین لە پیسبوونی خاکەوە بۆ خاکێکی تەندروستتر و سەلامەتترمانە بێت ئەگەر ئێمە ڕیسایکلین خۆی شتێکی زۆر بەرفراوانە تەوەرێکی زۆر گەورەیە ئەوەیە کە لە وڵاتان دەستی پێکرد لە وڵاتی ئێمە زۆر بیدایی دەستی پێ کردووە ئەوەش دووبارە گەڕێتەوە بۆ پلانی حکوومەتەکان و ئاستی وەشایی تاک ئەگەر ڕیسایکلینگ لە سەرچاوەکەی خۆیان دەست پێ بکات بۆ نمونە شەریکات کۆمپانیا یان شارەوانیەکان بێن لە سەرچاوەکەمە بەسمان ماڵان ئەگەر لە ماڵان جیا بکرێتەوە مادە پلاستیکی لەگەڵ زبڵی ئاسایی ماڵان جیا پاشەڕی ئاسایی ماڵان جیا بکرێتەوە ڕیسایکلینگ زۆر ئاسانە بێتەوە کە ڕیسایکلینگ کرا بڵین ئەو بەشە گەورەی مادە پلاستیکەکان لەبەرەوەی زۆر باسی مادە پلاستیکی ئەکرێت لەبەرەوەی شیبوونەوەی مادە پلاستیکی لە خاکە زۆری پێچە زۆر جابێکی ئاسانی هەیە 300 ساڵ تەمەنێکی زۆرە این تقریبا 4 جیل 5 جیلی مرۆڤە تا مادەیە کە ئێستا من بەکاری هێنم دەبێکی ئەو بەکارێنم 300 ساڵین 4 جیلی دوای من گیرۆدەی ئەو مادە پلاستیکی تا شی بێتەوە کابوو بۆیە زۆر گرنگی پێدرێ ڕیسایکلینگ ئەو تەوەرە گەورەی پیسبوونی خاک لەنا ئاباد بە ئەو مادەچتە بەرگی مادێکی ترۆ بەردەوام بەکارێتەوە ئەم سایکل لە بەردەوام ئەبێت و لە خزمەتی ئینسانە ئەبێت ئەو مادە پلاستیکیە بەڕاستی مادە پلاستیکی خۆی خزمەتێکی زۆری بە مرۆڤ کردووە بەڵام خراپ بەکارهێنانی وای کردووە کە ئێمە بێتە ترسێکی گەورە بۆ پیسبوونی خاکی ئەمە. بەڵێ دکتۆر دروستکردنی کارگەیەکی ڕیسایکلین هێندە قورسە یان هێندە زەحمەتێکە لە هەرێمی کوردستاندا گرنگی پێنادرێت؟ نەخێر بەڕاستی لەوانێ زۆر شتی تر هەبێت کە زۆر لەوەکو کولفە گەورەترەوە ئەشکرێت ئەم شتانە بەس بێتە خەمی خەڵک یعنی شتێ کە خەڵک لی تێگەشت حکوومەت لی تێگەشت ئەبێتە خەمی شتێکە بوو بە خەمی حەلیشی بۆ دانێ ئەگەر ئێمە زۆر شەفاف قسەکەین ئەم شتانە بە خەمی حکوومەتێک بە خەمی وەزارەتێک بۆ ئیشی بۆ بکە ئەگەر بوو بە خەم ئیشیشی بۆ ئەکرێ ئەنی ئەگەر ئەم شتانە لە ئاستی لە وڵاتانی پێشکەوت و لە بەشی دوان بۆچی بەشی یەک کە بڵە ئینفراستراکچەر ئەوەیە کە حکوومەتێک دێت شتە گرنگەکانی وڵاتەکەی خۆی بۆ نمونە موچە ئاو کارەبا بژێوی ژیانی خەڵکەکەی دابینەکە دوایەوە ئەم شتانە چون لە پلەی دوایە و وڵاتانی ئێمە جارە لە پلەی یەک ماونەتەوە لەبەرەوە پلەی دوو جار نەبە بە خەمی ئەگە بێ بە خەم پلانی بۆ دائەنرێەوە بەڕاستی زۆر ئەتوانێت بکرێت یعنی شتێکی زۆر دەستەکانە خۆش بێ دکتۆر کاک تاریق هەڵبەت هەم دکتۆر ئاماژەی پێداوە وەک ئاشکراشە کە لە هەرێمی کوردستانە زۆر کەم گرنگی بە بابەتی ڕیسایکلین دەدرێت بۆ پێی کە ئێوە هەملایانی پەیوەندیدارن و لەگەڵەوەشان ڕەنگە هەماهەنگێکی زۆر باشتان هەبێت لەگەڵ حکوومەتی عێراقیدا حکوومەتی عێراقی تا چەند گرنگی بە بابەتی ڕیسایکلین دەدات تا چەند کارگەر ڕیسایکلینی دامەزراندووە و لەگەڵ ئەوەشدا ئەگەر وەکو دوا پەیامێک یاخود دوا قسەی بەڕێستان چیتان هەیە لەسەر پاراستنی خاک و گرنگی خاک وەکو دوا قسە بێ من سواس دەکەم. بەڵێ زۆر سپاس. بەڕاستی من حەزەکەم باسی مێژوێکی کورتی ڕیسایکلین بکەم کە لە کەرکووکە هەیە ئەگەر بە کورتی بێ سواس دەکەم. ئێمە لە ساڵی بەڵێ ئێمە لە ساڵی چلەکانە
کارگەی تەدویر میاثەقیلەمان هەبوو لە عەرەفە بەڵێ لە بەغا لە ساڵی چلەکانەوە تەدویر میاثەقیلە هەبوو لە بەغا کە جاریش کە ڕسایکلینی ئاوەکاتەوە بە شێوەیەشی کە پێڵێن میاخابیتە بۆ ئەودانی کشتتوکاڵی بەکاری ئێننەوە ئێستاکە حالیان لە کەرکک چەندین کارگەمان هەیە بۆ ڕسایکلینی پلاستیک بۆ ڕسایکلینی ئاسن کارگەی بازیان شەیە کارگەی شیشی بازیان کەوا ڕسایکلینی ئاسنە کاتەوە جاریچکە پاتری سیارە و تای سیارە جاریشکە دوکاندارەکان وەرێگرنەوە گەڕێنەوە بۆ کارگەکانی ئەو یەشێکە لە شێوەی ڕسایکلین و ئێستاکە لە کەرکک حالیان لە منتیقەی ترکەلان شوێنێک تایبەت کراوە بۆ تەمرە سەحیکەوە پاشەڕۆی ماڵەکان بیبن بۆ ئەو منتیقەیە بە شێوەیەکی زانستانە لە چاڵینێن و نێر ناوە بە شێوەیەکی هەرمەشیانە بڵاو بێتەوە ئەمە ئەو هەنگاوانەیە کە حکوومەتی مەحەلی کەرکک و حکوومەتی بەغا لەم منتیقەیە ئیشیتیا لەسەرەکەن بەڵام هێشتا جێی تموحی خەڵک نییە جێی تموحی خەڵک ئەوەیەکەوە زیاتر بە شێوەیەکی تەندروستتر ڕسایکلین بکرێ بۆ پاشەڕۆی ماڵەکان بۆ پاشەڕۆی خواردەمەنی بەجیا بڵین پاشەڕۆی کارگەکان بەجیا بۆ پاشەڕۆی ئاوەڕۆ بەجیا هەر بەشێک بە شێوەیەکی تەندروستتر و بە شێوەیەکی باشتر دەستەکانت خۆش زۆر سپاس کاک تاریق مادومان کردن زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان ئەندازیار تاریختەها کە بەڕێزیان بەرپرسی هۆبەی کارگەڕی خاکواون لە بەڕێبەراتی کشتتوکاڵی کەرکک و بەشێکی ڕاستەوخۆ لە کەرکک و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو دکتۆر باسط بورهان کە بەڕێزیان مامۆستای زانکۆپسپۆڕی خاک و ژینگەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو سپاس بۆی کە لەم بەرنمەیەدا لەگەڵ ئێمەدا بەشدار بوون سپاس بۆ ئێوەی بینەریش کە تا ئێستا لەگەڵ ئێمەدا ماونەتەوە بینەر بوون کاتێکی خۆش بۆ گشتلایەکتان خواتان لەگەڵ